دەچینە لای تەوەری دووەمی بەرنمەکە لە ڕۆژانی ڕابردوو سەرۆکی تورکیا ڕایگەاندە بوو کە بەم نزیکانە 1 ملیۆن سووری دەگەڕێنەوە وڵاتی خۆیان. لەو بارەیەوە هاوسەرۆکی دەستەی شارەوانەکان و ژینگە لە هەرێمی جەزیرەی ڕۆژاوا دەڵێت ئەوانەی دەگەڕێنەوە خەڵکی ئەو ناوچانە نین و ئامانجیش لەو کارە گۆڕینی دیمۆگرافیای ناوچە کوردیەکانی ڕۆژاوایە. بۆ شرۆڤەکردنی ئەو بابەتە ڕاستەوخۆ لە هەرێمی جەزیرەی ڕۆژاوای کوردستان سلێمان عەرەب لەگەڵماندایە. کاک سلێمان سڵاو لێبێت و ئەم کاتت باش. با سەرەتا بزانین ئێوە بۆچی مەترسیتان هەیە لە گەڕانەوەی ئاوارەکان؟ سلام ورزم هەیە ئەم هەڵوەستی داوی تورکیا لەسەر زمانی ئاردوغان بۆ ئاوارەکان و بۆ ئەو سووریەکانی لە ناو تورکیا ئەوەیە هەڵوەستێکی تازە نییە، بەڵام دەوڵەتی داگیرکەری تورکیا پێش ئێستا و لە ناو چەند ساڵێن ڕابردوو هەر لە بەرامبەری هەموو گەلان لە بەرامبەری تایبەت گەلێ کورد بۆ گوهارتنی دیمۆغرافی بۆ تێکچوونی گەلی کورد بۆ جێبەجێکردنی میثاقی ملی هەموو هەوڵدان تایبەت لەسەر ئاوارەکان سیاست دروست کرد. پێش ئێستا لەسەر ئەوروپا زۆر زەخت کرد لەسەراوی ئاوارەکان بۆ ئەجندای سیاسی دەوڵەتی داگیرکەری فاشستی تورکیا. ئێستاش کاتی ئەوەیە تەواو بوو، ئێستا حەز دەکەن ئەو گوهارتنی دیمۆغرافی ناو باکوور و وڵاتی سووریا لە ڕۆژئاوای کوردستان دروست بکەن. ئەوەیە ئێستا ئەو پرۆژەیە ئەو پیلانە داگیرکەرانە لەسەر هەرێم دەوڵەتی داگیرکەری تورکیا حەز دەکەی ئەو کەسانی ئەو ناوچەیە نینن، ئەو کەسانی لە شوێنانی تر هاتوونە تورکیا حەز دەکەی لە هەرێمێکی دیتر جێبەجێ بکەیت بۆ دروستکردنی مستەوطەنات و مخەیەمات و ئەو شێوازی و ئارمانج ئەو پیرانە ئەو شوێنانەی کە کاک سلێمان ئەو شوێنانی کە زیاتر ئەو شوێنانی کە زیاتر ئاوارەکانی بۆ دەگەڕێنەوە کوێیە؟ ینی لەکوێ ڕۆژاوای کوردستان زیاتر ئاوارەکان دەگەڕێنەوە و چۆن نیشتەجێ دەکرێن؟ ئەو پیلانی داگیرکەری دەوڵەتی تورک تایبەت لە هەرێمن داگیرکردیە ئێستا ئەو هەرەمانی و لە ژێر داگیرکەری دەوڵەتی تورکە لە ژێر سەروەتی تورکیا و ئەتیلافی مرتەزەقی ئەخوانیە تایبەت بڵێم هەرەمی کوردی لە ئافرین لەسپی و لە سەرێکانیە لە هەرەمی ئیدلبە لە جەرابلوسە حەز دەکەن ئەو هەرەمانە کەسین جودا کەسن لەو هەرەمانە ژیان نەکردنە پێش ئێستا کەسێن غەریبن لەو هەرەمانە لەوێ هەرێمێ جێبەجێ بکەن بە ئارمانجی گوهارتنی دیمۆغرافی دەهرێمدا. یعنی پێش ئێستا دەوڵەتی سووریا ڕژیمی باس ئەو زناری عەرەبی دروست کرد، ئەو زناری عەرەبی بە ئارمانجی ئانینی کەسێن عەرەب لە شوێنانی کورد لە ژیان دەکەن تایبەت لە هەرێمین باکووری سووریادا لە ڕۆژئاوای کوردستان زۆر گوند و زۆر کەس ئامین لێرە عارد و سامان و ئەوانە بۆ ئەناکێ دان و بە ئارمانجی گوهارتنی دیمۆغرافی دارندا. ئێستا ئەم سیاسەتی دەوڵەتی تورکیا بەردەوامی ئەو زناری عەرەبی و سیاسەتی شوفینیە باسە. ینی تایبەت ئێستا لە ئافرین ئەو ئافرینی بۆ سەری سەدی نەهجێ کورد بوون ئێستا حەز دەکەن خەڵکی دەرعا خەڵکی حمص خەڵکی شام خەڵکی حەلەب ئەو کەسانی ئەخوان حەز دەکەن لەو هەرەمانە جێبەجێ بکەن. ئەوەیە بتایبەت لە بەرامبەری هەبوونی گەلی کوردە ئەوە دەڵێن ئەو هەرەمانە ئارامن بەڵام ئارام نینن، دەڵێن ئەو کەسانە
حەز دەکەن بە شێوازێکی تەواوی بە هەلوەستی خۆ بگەڕێنە ئەو هەرمانە ئەوەیە ڕاست نییە. ئەوەیە سیاست و زەختی دەوڵەتی تورکیایە لەسەر ئەو ئەوارانە و پێویستە بگەڕێنە ئەو هەرم و گواردنی دیموگرافی ئێستا دەوڵەتی تورکیا زۆر خەیابەت لێ دروست بەڵێ خەڵکی ڕەسەنی ئەو شوێنانە ئێستا خوان لەکوێن ئەوان ئاوارن ئەوانی کە باس کرد لە گرێسپی و لە سەرەکانی و لە هەندێک لە ناوچەکانی عەفرین یعنی ئێستا خەڵکی ڕەسەنی و ناوچانە خۆیان ئاوارن یاخود لەوێن بەڵێ ڕاستە ئێستا ئاوارن کاتی حملەی داگیرکەری دەوڵەتی تورکیا لەسەر عەفرین و سەرەکانی و گرێسپی بە سەد هەزاران کەسێن ئەو هەرمانە ئاوارە بوون ئێستا لە ناو کامپانن ئێستا لە شەهبانە ئێستا لە حەسەکانە لە هەرمێن دیتر لە ناو کەمپ و مخەیەماتن ئەوانە پێویستە بگەڕێنە هەرمانە پێویستە ئەوەیە بگەڕێنە سەر ماڵ و ملکێن خوا ئێستا ئەوانە تاڵانکردن ئەوانە کۆچبەر و ئەوارەکردن حەز دەکەن کەسانی دیتر بگەڕێنە هەمان شوون هەمان گوند بۆ وێناکە ئەوەیە هەلوەستێکی ناودەوڵەتی بۆ وێناکە پێویستیە بێدەنگی ناودەوڵەتی و هێزانی ناودەوڵەتی تایبەت لە تەوێن یەکبووی پێویستە گۆری مافی مرۆڤان پێویستە گۆری مافێ عرض و مافێ ئینسان و ئەوانە پێویستە ئەوون ڕگەرن هەگەر ئارامی لە هەرێم هەیە ئەگەر ڕۆژانە نەکوشتن تاڵانکردن گرتن بە هەموو شێوازە بکردنی مافێ مرۆڤان بە هەموو شێوازە دەوڵەتی تورکیا و ئەو چەتانی لەسەر هەموو شێوازە ئارامی وێ هەرەمێت تێک دەبن کەس ناتوانانی لێ درێژیان بکی ئارامی تونەیە کەس ناتوانین بگارێتە سەر ماڵ و ملک و شوونانی خوا گوندێ خوا باژاری خوا ji bo wê êsta delên wala êma bê vegeranekî tewayî pêwîste her kes bigerête li ser Sûriya pêwîste Sûriyekan bigerêne li ser erdê Sûriya pîlanekî siyasî ye ew ye pîlanî faşîstî dewletî Tirkiyeyê pêkanînî guhdî dîmografîk herêmde pêkanî çawa li beramberî تایبەت لە بەرامبەری گەلی کوردستان ئەو کەسانی کە بڕیارە بگەڕێنرێنەوە لە تووشیاوە خەڵکی بڵێن ئەوانە بەڕێگەس کوردیانتیایە یاخود هەمویان لە نەتەوەکانی تری ئەوانی کە لە سووریا ژین ئەگەڕێنەوە یعنی خەڵکی کوردیشی تایە کە بگەڕێتەوە ئەو کەسانی و تورکیا حەز دەکەن بگەڕێنە ئەفرین و کۆبانی عەفوەن لە سەرەکانی و گرسبی و ئیدلب ئەوەیە خەڵکی ئەو شوونانە نینن ئەوەیە خەڵکن شوونانی ترن خەڵکی دەرعانە خەڵکی هەرەمێ باشووری سووریانە خەڵکی شامن خەڵکی حەلەبن ئەو کەسانی ئیخوانن ئەو کەسانی لەسەر بانگەوازی تورکیا ئەوارە بوون ئەو کەسانی و لە ناو سیاسەتی ئیتیلاف و ئیخوان و ئەوانە لە کاتی دیتر لە ناو شاری سووریا ئەوەڕێی تورکیا بوون ئەوانە ئەو خەڵکی ئەو شوونان نینن خەڵکی شوونانی ئێستا حەز دەکەن جێبەجێ بکەن بە ملیۆن کەس لە عەفرین و لە ئیدلب و لە گرسپی ئەوانە ئێستا لە ڕۆژ ئەوانە لە هەرمی باکوڕ سووریانە لە ناو کاپەکانن لە ناو کاپی شەهبانە کاپی بەرخۆدان و سەردەمن لە ناو کاپی سەرەکانی و واشوکانینە ئێستا هەر کەس توانی وەرێ ئەو وایە ببینێ ئەوانە لەژێر ڕێڤەبری خواسەر تایبەت تا ئێستا نەتەوێت بووی ئەو کەمپانە اعترافی بۆ ئەوانە نەکردیە ئێستا خزمەت و ئاریکاری بۆ ئەو کەسانە نەکردیە بۆ وەیە ئێستا خەری هەیە پێویستە ڕای گشتی ناودەوڵەتی ئەوەی ڕاستیە ببینێت و ئێستا بە سەد هەزاران لە ناو کاپەکانن خوداری ئەو شوونانە بەڵام دەوڵەتی داگیرکەری تورکیا ئاردۆغانی فاشیست ئێستا حەز دەکێ ئەو کەسانی شوونانی تر ئەو کەسانی غەریب بێنێ لەسەر ئەو گوند و باژار و هەوا هەرەمانە دەبێت بە ئیدعای استقرار هەیە بە ئیدعای بەگەری تەواوی استقرار لە ئەو هەرەمانە نینە هەمویان چەتەنە هەمویان ڕۆژانە شەڕە ڕۆژانە تاڵانکردنە ڕۆژانە اختیتافە لە بەرامبەری هەموو مافی مرۆڤان تێک چوون و تێکبرێن هەیە باشە کاک سلێمانەسا سیاسەتێکی خۆی خەڵکی ئەو ناوچانە ئارمان ژێ گوهارتنی دیموگرافی و بەردەوامی زراری عەرەبی باش کاک سلێمانەسا خەڵکی ئەو ناوچانە بە تایبەتیوانی کە باست کرد لە گرێسپی و سەرەکانی و بەشێکی ئەفرین چاوەڕێی یعنی ئێوەش دەکەن بۆی کە
بتوانن شتێکیان بۆ بکەن هەنگاوێکیان بۆ بنێن بۆی کە ئەوانیش بتوانن بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان یاخود ئەم بابەتە ڕێگری لێ بکرێوەکوی کە تۆ ئێڵەی ئێوە لە ڕووی گفتوگۆکانتان لە ڕووی نێودەوڵەتی ینی لەگەڵ کەسانی لەگەڵ لایەنی نێودەوڵەتیە چۆن ئەم بابەتتان گەیاندووە و بە تایبەتی لەگەڵ هاوپەیمانان کە ئێستا لە ناو سووریا هەنوە شەڕی دژی تیرۆرستان و داعش دەکەن لەگەڵ ئەوانە چۆن ئەم بابەتتان تاوتوێ کردووە لە ڕێگەی ئەوانە ئەتانێت چی بکەن؟ بەێ ڕاستە هەلوەستی ئێستا لە ناو ڕۆژاوای کوردستان تایبەت لە ناو هەرمی ڕێوەبری خۆسەر لە بەکو ڕۆژلاتی سووریا هەلوەستێکی فەرمی درست بووە تایبەت لە ناو هێزن سیاسی پارتیە سیاسی تایبەت پارتی خۆمان پارتی یەکێتی دەموکرات پایەدا هەروەها زۆر ئەو مناظەمات و کەسایەت و هێزن سیاسی هێزن جوواکی هەمویان بەیانی فەرمی دروستکردنە ئەعلانی کردنە بۆی ڕای گشتی مخاطبی نەتەوێنێت بووی هێزانی تحالفی ناودەوڵەتی هێزانی ئەوروپا و هەموو کەسانی دموکراتی خواست هەموو دەوڵەتن لە جیهاندا پێویستە ئەوەیە بزانن خەتەری ئەو پیلانە و بێ هەلوەستێکی گشتی لە هەرمدا تایبەت کەسانی ئەو هەرەمانە ئەو کەسانی ڕەسەنی ئەسلی ئەو گەلێک و لەو شوونانە ژیان دەکرد هەلوەستیوانە دیارە لە ناو ڕاگەاندن و بشێوازی فەرمی و هەموو شێوازان ڕای خوا دگەهێژنە ڕای گشتی بەڵام بداخەوە تا ئێستا ڕای گشتی ناودەوڵەتی تایبەت نەتەوێنێت بووی و هێزانی ناودەوڵەتی تایبەت بڵێم هەنێک هێزانی ئێستا لە ناو ئتیلافن هەنێک هێزانی کورد هەنا تایبەت بداخەوە تا ئێستا بێدەنگن تا ئێستا ئەو خەتەری ئەو سیاستانە نابینن ji بۆ وەیە هەگەر ئەو پیلانی درست بوو هەگەر ئەو کەسانی خودی هەرم هاتنە ئەم هەرمانە بجێبەجێ بوون خەتەریەکی لەسەر ئارامی هەرم دروست دەبێت شەڕێکی لە ناو سووریەکان تایبەت سووری دروست دەبێت خەڵکی سووری قبول ناکەی کەسێکی دیتر وەرێ لەسەر گوند و ماڵ و ملکی و ناکەی جێبەجێ ببێ بۆیە خەتەرێکی مستەقبەلی سووریا هەیە ئەوەیە بۆ خزمەتی مستەقبەلی سووریا خزمەتی پرۆسەی سیاسی ئارامی و سەقامگەری سووریا باکوور وڵاتی سووریایە ناکێت ئەوەیە بەهتر هەگەر ئەو کەسانی غەریب هاتن ناو ئافرین جێبەجێ بوون خەڵکانی ئافرین لە شەهمان دەهێ ساڵ ئەو کێشە و پرسکرێکی بەردەوام بێت ئەو خەڵکانە قبول ناکەن کەسێکی دیتر وەرێ لەسەر ماڵ و ملکێ وا جێبەجێ ببێ و ژیان بکەیە ji بۆی وێ خەتەریەکی زۆر گەورە هەیە و ئەو ئەزمە و شەڕ و پەفچوونی لە ناو سووریا بە ئارمانجی دەوڵەتی تورکیا بەردەوام بکرێت پێویستە هەر کەس بزانبێت و هەلوەستی ئەمانە چۆنە ینی خەتەری ئەم پیلانی ئاردۆغان قسە لەسەر دکێت چۆن ئارامی هەرم تێک دەبێت یعنی سیاسەتێک و چاوە سەدام لەسەر ڕژیمی باس لەسەر چەمال و لەسەر جەلەولا و لەسەر کەرکوک دروست کرد ئێستا ئەردۆغان حەز دەکەیت تورکیا حەز دەکەیت لەسەر ڕۆژاوای کوردستانی دروست بکەیە حەز دەکەیت ئەو کەسانی غەریب لەو شوورانە داینێ و ئەو کێشە و ئەو قبولکردن هەر بەردەوام بێت بەڵێ من دواپرسیار لە بەڕێز دەکەم ئەمە هەڵوێستی ئێوە مازانی و هەروەها بابەتەکەش مازانی کە مەترسێکە لەسەر کوێیە بەڵام وەکو سەروەری خاچی سووریا حکوومەتی سووریا هەڵوێستی چیە لەسەر ئەم بابەتە ئەو ڕەزامەندە بە گەڕانەوەی ئەو ئاوارانە ینی مەترسی هەیە و پیلانێکی لە ناوبەری دەوڵەتی تورکیا و ڕژیمی شام هەبێ برێگەی رووسیا یعنی تا ئێستا ڕژیمی شام لە بەرامبەری داگیرکەری و سیاسەتی گواردنی دموگرافی دەوڵەتی تورکیا ڕژیمی شام تا ئێستا بێدەنگە ئێستا هەلوەستێکی ڕاستەخۆ لە بەرامبەری ئەو سیاسەتانە درست نەکردیە ئەوەیان متفق بوون پێش ئێستا لەناو ئەو باسانی کەسک لەناو ئەو ئێتیفاقێک و ئەو کەسانی چەتە لەناو دەرعا لەناو حمەس حەما لەناو شوورانی دیتری سووریا کاتی ئەوەیە برنە تورکیا لەناو کاپەکان جێبەجێکردن ئەوەیە ئەو کاتاش اتفاقی لەناوبەری تورکیا و ڕژیمی شام هەبوون اتفاق هەبوو لە بەرامبەری هەرەمی کوردی لە ڕۆژاوای کوردستان هەلوەستیان یەک بێت
تا ئێستا بەردەوامە پێش ئێستاش گوت یعنی ئێستا دەوڵەتی داگیرکاری تورکیا سیاسەتی ریجیمی باسی پێش ئێستا بەردەوام دەکرد زناری عربی ئەو کەسانی عربی غەمر ئەو کەسانی کو پێش ئێستا دەهێت ساڵ ریجیمی شامانی لە هەرمی کوردستان جێبەجێ کردن ئێستا دەوڵەتی تورکیا بەردەوامی ئەو سیاسەتە هەیە. زۆر سپاس بۆ بەڕێز سلێمان عەرەب کە بەڕێزە ناوسەرۆکی دەستەی شارەوانەکان و ژینگە لە هەرێمی جەزیرەی ڕۆژاوا سپاس بۆی کە لەگەڵمانە لەم تەوەری بەرنامەکەی ئامادە بووی.